دوای ئەوەی ئەمڕۆ کاژمێر شەشی بەیانی ئاگدار کراینەوە بەبوونی ڕووداوێکی کوشتن لە گەڕەکی وەستاڕەجەبی شاری سۆران ڕاستەخۆتی مەکانی پۆلیسی فریاکەوتن گەشتە شوێنی ڕووداوەکە بۆمان دەرکەوت کە هاوڵاتیەک بەناوی ئەحمەد حوسێن عەبدوڵڵا لەدایک بووی ساڵی 1964 لە ئەسڵ خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتە بەڵام دانیشتووی شاری هەولێر بوو دیار بوو بە سەردان هاتوو بۆ ماڵی خزمێکی بۆیان بۆ تیمەکانی پۆلیس دەرکەوت کە بەهۆی بەرکەوتنی زیاتر لە دەگولەی کلاشکۆف گیانی لەدەستدا بوو. بەیانیەکەی ئێمە ئەم هەواڵەمان ڕاگەیان بەڵام دوای ئەوە یانێ دەمانەوێت ئاماژە بەوەی بکەین دوای چەند کاژمێرێکی کەم بە هەوڵ و ماندووبوونێکی زۆری پۆلیس و هەروەها ئاسایشی سۆران توانرا بکوژەکە دەستگیر بکرێتن و بکوژەکە دانی بەتاوانەکەینە بکوژەکە هەر کوڕی کوژراوەکەیە کە بە ناوی محەممەد ئەحمەد حوسێنە لەدایکبووی ساڵی 1996 لە وتەکانیدا دانی بەتاوانەکەی ناوە و هۆکاری کوشتنی باوکیشی بۆەوە دەگەڕێنێتەوە گوایە باوکی مامەڵای زۆر خراپبووە ماوەیەکی زۆرە مامەڵای زۆر خراپبووە لەگەڵ خۆی و هەروەها لەگای خانەوادەکەشی هەر لە گفتاری خۆش ئاماژەی بەوەی کردووە گوایە باوکی پێش چەند ڕۆژێک تهدیدی کوشتنی کردووە بۆیە ئەمڕۆکەنێ هەڵساوە لە ماڵی خزمەکەی خۆی کە پلکی کوڕەکەیە هەڵساوە بە ئەنجامدانی ئەو تاوانە و لە تاوانەکەشیدا دووپاتی کردەوە کە مەبەستی بووە باوکی بکوژیت و وەلێشی پەشیمانیە لایەن پۆلیس و هەروەها ئاسایشەوە لێکۆڵینەوە بەردەوام دەبێتن بۆ ئەوەی زیاتر بگەن بەڕاستی ڕووداوەکە و تەواوی زانیاریەکان ئەوەیە ئەگەر پرسیارێکیشتان هەیە فەرمووی.